نەتەوەی گرتوەکان حەفدە ئامانجی بنەڕەتی پەرەپێدانی درێژخایەن و بەردەوامیان هەیە. یەکەمین خاڵی ئەو لیستە نەهێشتنی هەژاری لە ڕادەبەدەرە تا ساڵی 2030. جیهان شکست دەهێنێت لە بە ئەنجام گەیاندنی ئامانجەکەیدا، ئەمەش بەپێی دوایەمین راپۆرتی ڕێکخراوی مناڵپارێزان و پەیمانگەی گەشەپێدانی وڵاتانی دیکە ODI بڕیارێکی زۆر بەهێزیان دەرکردووە لەسەر توانستە جیهانیەکان بۆ بنبڕکردنی هەژاری لە ڕادەبەدەر لە نێو مناڵانی ئەفریقادا. بە پێی پێشبینیەکانی ئێمە تا ساڵی 2030 لە 155 مناڵانی ئافریقا بەدەست هەژاری لە ڕادەبەدەرەوە دەناڵێنن. نووسەرانی ئەو راپۆرتە دەڵێن مناڵانی ئەفریقا لەوە زیاتر پشتگوێخراون وا چاوەڕوان دەکرێت 87 ملیۆن مناڵی ئەفریقایی لە ناو ئەو هەژاریەدا لە ماوەی ساڵانی 2020دا لەدایک ببن. بە تێکرایی ژنان خاوەنی 4 بۆ 5 مناڵن. ئەویش بەشێکە لە جیهان کە تیایدا هەژاری لە ڕادەبەدەر هێدی لە دابەزیندایە، واتە بە شێوەیەکی نیمچەیی بەهۆی گەشەیەکی هێواشەوە، بەڵام هەروەها بەهۆی بەرزی ئاستی نایەکسانیشەوە. بەپێی خەمڵاندەکان لە 140 ئەفریقایەکان هێشتا ڕۆژانە بە کەمتر لە $1.90 دەژین. ئەو مناڵەی کە لە ناو هەژاریدا لەدایک دەبێت لە بەردەم مەترسی نەخوێندەواری و گەورەترین مەترسی مردنی پێشوەختدان تا تەمەنی 5 ساڵی. ئەمە بێزگەلەوەی 2 ئەوەندە تا 3 ئەوەندە زیاتر لە بەردەم مەترسی مەرگدان تا دەگەنە تەمەنی 5 ساڵی، ئەوان بەڕادەیەک لە نەهامەتیدان توانای ئەویان نییە خۆیان لە هەژاری ڕزگار بکەن، واتە هەر خۆیان دەبنە بزاوتی مەچینەی دروستکردنی هەژاری بۆنەوەکانی داهاتووشیان. ئەو راپۆرتە ڕێخنە لە حکومەتەکانی ئەفریقا دەگرێت کە شکستیان هێناوە لە پەرەپێدانی ڕێسا بنەڕەتیەکاندا و هەروەها هۆشداری ئەوەیان داوە کە بانکی جیهانی و کۆمەکارانی دیکە شکستیان هێناوە لە وەڵامدانەوەی ئەو ڕەوشەدا. پتر لە 150 ڕێبەرانی جیهان بەشدار دەبن لە کۆبوونەوەی لووتکەینەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەرەپێدانی بەردەوام لە کۆتایەکانی ئەم مانگەدا لە نیویۆرک بە مەبەستی کۆکردنەوەی ڕەزامەندی لەسەر ئەو ئەجێندایە بۆ 15 ساڵی دیکە کە لە ڕادەبەدەر پێویستە گۆڕانکاری ڕیشەی ساز بکرێت لە گرتنەبەری ڕێشوێنەکاندا. واتکینز وا دەڵێت پێویستە سەرچاوەگەلێکی دارایی زیاتر دابین بکرێت بۆ ئەو مناڵانەی کە لە هەژارێکی لە ڕادەبەدەردا دەژین. ئەمە دەبێتە بەشێک لە چارەسەری، بەڵام هەروەها ئێمە ئەوە دەزانین ئەو پارەیە بەش ناکات. زۆر گرنگە ئەو مناڵانە خۆراکە بنەڕەتەکانیان بۆ دابین بکرێت و بێبەش نەبن لە خزمەت گوزاری تەندروستی کە پێویستیان پێێتی بۆ ئەوەی لە هەژاری ڕزگاریان بێت. راپۆرتەکە هۆشداری ئەوە دەدات ئەگەر پەروەردەی هەژاری نەگەیشتە ئامانجەکانی خۆی، ئەوە جیهان کورد دەهێنێت لە گەیشتن بە ئامانجەکانی پەرەپێدانی گەشەی بەردەوام لە بوارەکانی دیکەی وەک پەروەردە و تەندروستی و یەکسانی جەندەریشدا.